تا دێت کاریگەریەکانی دواکەوتنی موچە بە ئاراستەی بایکۆتی زیاتری فەرمانگە حکومیەکان هەنگاو دەنێت. فەرمانگە دادنووسیەکانی سلێمانی بەهۆی دواکەوتنی موچەوە کارەکانیان ڕاگرت و گرفت بۆ هاوڵاتیان دروست بووە. بەڕێزم من دوێنێ شاتم دوای 9 گەیشتمە ئێرە تقریبان 20 بۆدە وتی وەسڵ نەماوە دوێنێ، بەڵام دوێنێ چوومە دایرەی کارەباش ئەوێ وتیان بایکۆت کراوە لێش نەمتوانی شەکەم بکەم. هاتمەوە بۆ ئێرە ئەمڕۆ بەیانی زوو هاتم لە ساعت 8ەوە هاتم کەس ناکەنە ژوورەوە کاکە بۆ نامان کە نەژوورەوە ئەڵێ لەوانەیە بایکۆت بێ هەتا سەعانەوە کردمان بەغەڵ بوو کردمان بە هەرە ئەنجا بەڕێزێک هاتوۆتە دەرەوە بەڕێزێک هاتوۆتە دەرەوە پێمان ئەڵێ خۆ کەسم بە زۆر نهێناوە بۆێرە ئێڵم ئەزیزەکەی من تۆ مەطعەمی یا فەرمانگەیەکی حکومیت ئەڵە من کەسم بە زۆر نهێناوە بۆێرە بۆ هاتووی بۆێرە. بەڕێبەراتی کارەبای سلێمانیش بایکۆتیان ڕاگەیاند و لە سەدا 70 کارەکانیان پەخستووە، تەنها بەشێک لە کارمەندەکانیان نەبێت دەوام دەکەن. هیچ کامێکشان ئامادە نەبوون لە ترسی سزا قسە بۆ پێیان بکەن. ئەم دوو هاوڵاتیە لە خواروی عێراقەوە هاتوون و دەڵێن بایکۆت گرفتی بۆ دروستکردن و سەدان کیلۆمەتریان بڕیوە بۆ هەرێم و لێرەش لە فەرمانگەی دادنووسی پێیان وتون بایکۆتە و دەوام ناکەن. بالنسبة لنا جينا من الرمادية تنسوي وكالة. لە ڕمادیەوە هاتوون دوو کەسیشین هاتوون بۆ وەکالەتێک پێمان لێرە داخرا دایرەکە داخرا پێمان هەڵێن بۆ هاتوون بۆێرە بچن لە شوێنێکتر بیکەن لە بەرەوەی لێرە بایکۆتە بەبوونی نەبوونی موچەوە. ئێڵێ ڕۆژانە خوا قبوڵی ناکە ئێمە لێرە بچینەوە بۆ ڕمادی سیارەکەمان نەگیرێ لە بەرەوەی بەنای خۆمانەوە نیە. ئەگەر نەشتینەوە لێرە هیچ شوێنێک نییە وەکالەتەکەی لێ بکەینەوە ڕۆژانەش 100,000 دینار صرفەکەین. العمود وكالة جت من الصبح البارحة بايت هنا واليوم لە بەغداوە هاتوون بۆ سلێمانی بۆ وەکالەتی پاسەکەم سیر دەکەن لێرە بایکۆتە. العمود رواتب ماكو دوام نەدەتوانم بگەڕێمەوە و ڕۆژێکی دیکە بگەڕێمەوە نە لەبەر مەسرەفی زۆریش دەتوانم لە سلێمانی بم و چاوەڕوانی شکاندنی بایکۆت بکەم. تا ئێستا چارەنووسی موچەکانی سێمانگی کۆتایی ساڵی 2023 نادیارە و موچەی مانگیەکی ئەم ساڵیش دیار نییە کەی دابش دەکرێت. فەرمانبەرانیش ئیدی دەڵێن لەوە زیاتر ناتوانن چاوەڕوان بن و تا دێت فەرمانگەی زیاتر دەشنە ڕیزی بایکۆتەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.